چاوەڕوانیکردنی ئەوەی کە دۆناڵد ترامپ باتەوە یان بایدن هەڵبژارنەکانە باتەوە تا ڕادەیەک قورسە ئەگەر لە ناوخۆی ئەمریکا نەبی و لە نزیکەوە لە ناو ئەمریکایە چاودێری هەڵبژارنەکە نەکەیت بە تایبەتی ئەو ویلایەتانەی کە دەنگەکانیان یەکلاکەرەوە بێ بۆ هەردوو کاندیدەکە بۆیە بە تایبەتی ئەم هەڵبژارنەش سروشتی ترامپ وایە سروشتی خۆی کاراکتەرێکی چاوەڕوان نەکراوە بڕیارەکانی ئەو شتانی کە لەسەری کەشف بن تا ڕادەیەک قورسە بۆ هەڵسەنگان بۆی کامیان لێباتەوە بەڵام شتێکی بۆی ئەوانەی کە چاودێری هەڵبژارنەکانی ئەمریکاکەن بیزان بۆی کە بزان بیانەوێت وردی هەڵسەنگاندن بکەن بۆ دەرچوون یا دەرنەچوونی ترامپ یان بایدن لەم هەڵبژارنەیە بایدن هیچ شتێکی نوێی نییە پێشکەشی بکات تاوەکۆی جەماوەڕەکەی دەنگی جەماوەڕەکەی زیاتر بکات بەڵکەوەی کەوا کات بایدن بیباتەوە هەڵەکانی ترامپە واتە ئەو چاوەڕێکە ترامپ کۆمەڵی هەڵە بکات تاوەکەوەی جەماوەڕەکەی زیاتر هانی بدا واتە جەماوەری بایدن زیاتر هامدا بۆ دەنگدان بایدن چاوەڕێ ناکات لەم هەڵبژارنە دەنگی جەماوەری ترامپ بەلای خۆیان ڕابکێشێ بەڵکو چاوەڕێ کات بەهۆی هەڵەکانی ترامپەوە کۆمەڵێک دەنگدەری تۆراوی دیموکراتەکان دەنگی پێ بدەنەوە و ئەم جارەش هەڵی بژێرنەوە دەنگ بەواتە چانسەکە بایدن دەنگ بە ترامپ نێن بۆیە ئەم هەڵبژارنە زیاتر احتیما دەکاتە سەر بڕیارەکانی ترامپ ویان هەواڵ و ئەو دەنگواری لەسەر ترامپ کەشف بن ئەوە واکات کە دەنگدەری بایدن زیاد کات یا کەم بکات بە تایبەتی لە سێ ویلایەتی دیار کە بریتە لە ویلایەتەکانی پەنسیلڤانیا ئۆهایۆ میشیگن ئەم سێ ویلایەتە ڕۆڵی یەکلاکەرەوە بینن لەوەی کە کام لە کاندیدەکان بتوان ئەم هەڵبژارنە بنەوە سەبارەت بەوەی کە دنیابینی واتە ئەو هۆکارانەی واکات کە ترامپ بیباتەوە ترامپ دوو گروپ دەنگ بە ترامپیان یا دوو گروپ واکەن کە ترامپ سەرکەوتوو بێت بە دەر لەو هەموو هەواڵان خراپانەی کە لەسەر ترامپ بڵاوە بێتەوە لەوەی کە کابرایە کە ئاخاوتنەکانی ڕەگەزپەرستانەیە و بڕیارەکانی بۆ هاوپەیمانەتی نێودەوڵەتی بڕیاری خراپن کشانەوە لە ناوتۆ یان دروستکردنی نائارامیەک لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە نادڵنیاییەک لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە بەڵام ئەمانە کۆمەڵی خەڵکی کەم و نخبە لە ئەمریکا بەلایەن و گرنگە ئەگەر لە خەڵکی ئاسایی بپرسی ئەوەی کە ترامپ ژیانی گۆڕیوە بە تایبەتی تا پێش کۆڕۆنا خەڵکی فەقیر یان ئیشکەر چینی ناوەڕاست و خوارەوە ئەمانە تا ڕادەیەک ئەو ئاخەوتنانەی ترامپ کاریگەری نییە لەسەریەوەتە ترامپ ئەڵێ دیوار دروستەکەم لە بینی مەکسیکا هیچ گرنگ نییە بۆیان ترامپ ئەڵێ موسڵمانان نایڵم بێتە ناو ئەمریکا هیچ گرنگ نییە بۆیان ترامپ تاکسی یاوە یا تاکسی نایەوە باتە زەریبەی یاوە زەریبەی نایەوە هیچ گرنگ نییە بۆیان ئەو جۆرە دەنگدەرە بەلایەن و گرنگە ئایا بڕیارەکانی ترامپ مانەوەی ترامپ لە بەرامبەر بایدنا کامیان بۆ ژیان و گوزەرانی ئەو باشەوە تا کامیان ئەتوانێت دۆخی ئابووری ئەوان باشتر بکات ئەوانن کە تۆراون ئەوانن کە ویلایەتەکانیان بەهۆی کرانەوەی بازاڕەوە زەرمەند بوون بەهۆی کرانەوەی بڕیارەکانی ئیدارەی کلنتن ئیدارەی ئۆباماوە زەرمەند بوون لە کرانەوەی بازاری عالەمیە زەرمەند بوون ئەمانە لایەنگری ترامپن حتا ئەگەر پێشتریش دیموکرات بووێتن ئەمانە ئەو چینەن کە هەواڵەکان هەواڵە خراپەکان دەربارەی ترامپ کاریگەری نییە لەسەریان بە تایبەتی لەبەر ئەوەی کاندیدی ڕکابەر کاندیدێکی تەواو جیاواز نییە لە کاندیدە تەقلیدیەکانی ئەمریکایە بایدن کاندیدێکی تەقلیدی چینی حاکمی ئەمریکایە کە لەلایەن ئەمریکیەکانی دەرەوەی واشنگتۆنەوە بەشێکی زۆر لە ویلایەتەکانی ناوەڕاست و ویلایەتانەی کە خەڵکی هەژاریتایە ئەوانە تووڕەن و نیگەرانن لە دەسەڵاتی هەم کۆماری هەم دیموکرات کردماوی لە ڕابردووە بازاری ئەمریکایان بۆ بەرهەمە دەرەکیەکان کردوێتەوە بۆیە ئەمانە هیچ ترامپ هەرچی بکە و هەرچی بڵێ بە تایبەتی لە ئاسی نێودەوڵەتیە یا میدیای لیبرال نیویۆرک تایمز واشنگتن پۆست CNN هەرچی بڵێ بەلایەن و گرنگ نییە چینێکی تر هەیە چینی با بڵێن مەسیحیە تونڕەوەکانە یانوان کە پێوەنتە ئیڤانجێلیکا ئەم چینەش کۆمەڵێک کاری گرنگیان بە ترامپ هەیە کە پڕکردنی دادگای باڵای دەستوریە پڕکردنی دادگا فیدراڵیەکانە لەو حاکمانەی کە خۆیان ئەندامی فیدرالیست پەیپەرن ئەندامی فیدرالیست گروپن کە گروپێکی محافزکان لە ناو ئەمریکایە دروست بوون ئەمانە یانوێت دەست بگرن بەسەر قەزای ئەمریکایە بۆ ڕێگریکردن لە مەسەلەی لەباربردنی منداڵ هاوڕەگەز خوازی
هاوسەرگیری لە نێوان ئەوانەوەتە ئەو دنیابینیانی کەوان پێیان وایە دژی دنیابینی محافزکارانە و دینی مەسیحێتە. بۆیە ئەم دوو گروپە هیچ کامێک لە ئەو کارانەی کە ئێمە بە خراپی ئەزانین لەسەر ترامپ ئەوان لەلایەن گرنگ نییە بۆیە کاریگەریەکی ئەو تۆی لەسەر دەنگی ئەوان نییە، بەڵکو ئەوان کۆمەڵێک ئەجەندای خۆیان هەیە بە ترامپی جێبەجێەکەن. لەم هەڵبژاردنە چاوەڕوانی بەلامە گرنگە ئەوە بزانن چاوەڕوانی هەڵەکانی ترامپ کەن تا چەندێک دەنگە تووڕەکانی دیموکراتەکان بەلای بایدنە ڕاکێشێ، بەڵام هیچ شتێکی تازە لە بایدنەوە چاوەڕێمەکەن. ئەو سیاسێکی تەقلیدی ناسراوە و کۆمەلگەی نێودەوڵەتی ئەیناسێت، ئەمریکەکان ئەیناسن و سیاسەتەکانی ڕوون و وازەحە. پیاوێکی نەبیلە، سیاسەیەکی مخەزڕەمی ڕاقیە لە ئەمریکا، بەڵام بەنسبەت چینی ئیشکەری ئەمریکا ئەوەی گرنگ نییە کە تا چەندە کەسێکی نەبیلە و باوەڕی بە هاوسەنگی نێودەوڵەتی هەیە و بە هاوسەنگی و هاوپەیمانەتی لەگە وڵاتانی ترا هەیە. ئەوەی بەلایەنەوە گرنگە ئایا تەسیری لەسەر ژیانی من ئەبێ، ئایا بێتە هۆی کاری کەمکردنەوەی باج بۆ خەڵکی هەژار و دروستکردنی دەرفەتی کاری زیاتر. بۆیە ئەبێ چاوەڕوانی ئەو خاڵە وردانە بکەین و هەڵبژاردنەکانی ئەمریکاش لە ڕاستیە تەنها بۆ ئەمریکەکان گرنگ نییە، بۆ کوردەکان گرنگە لە عێراق، بۆ لە سووریا گرنگە، بۆ عێراقیەکان گرنگە. ئەو بڕیارانەی کە ئەوان ئەیدەن هاوڵاتیانی ئەمریکی لە 3/11 ئەیدەن بۆ دیاریکردنی سەرۆکێکی تازە، ئەو بڕیارانە لە بەغدا کاریگەری ئەبێ، لە تەهران کاریگەری ئەبێ، لە ڕۆژهەڵات ناوەڕاست بەگشتی کاریگەری ئەبێ و لە هەولێر و لە ڕۆژاوای کوردستانیش کاریگەری ئەبێ. بۆیە چاودێریکردنی لە جێی خۆیەتی، بەڵام گرنگە چاودێریکردنەکە بە وردی بێت تاوەکەوەی بزانین تێبگەین لەوەی کە گۆڕانکاریەکان لە ئەمریکا بە چه ئاڕاستەیەکا بن، تاوەکەوەی خەڵکی ئێمەش ئامادەکاری بکات، چون تەسیری لەسەر بازاڕی هەرێمی کوردستانە بێ، هەتاوەکو تەسیر لەسەر ژیانی ڕۆژانەی ئێمەش ئەبێت کە ئەو کەسێک کە ئەبێتە سەرۆکی ئەمریکا.